خۆشەویستان لە تەوەری دومی پرۆگرامەکەماندا ئەمڕۆ باس لە بابەتێکی گرنگی تەندروستیەکەین کە ئەویش پێوترێ دەردەڕێوی کە ئەم نەخۆشیە ڕوبەڕووی پێستە بێتەوە و زۆر جار ئەو شوێنانی کە لەسەر پێست تووشی ئەم نەخۆشیە بێت ئەگەر مووی پێ بێ بە ئەندازەی 1 تا 5 سانتیمەترێک کەمتر زیاتر مو لەو شوێنانە نامێنێ هەندێک جار مووەکان دێتەوە هەندێک جار نایەتەوە. بزانین دەردەڕێوی چییە؟ هۆکارەکانی چین؟ ئایا ئەم نەخۆشیە گواسراوە نییە، درێژخایەن نییە و هۆکارەکانی چین؟ میوانداری زۆر بەڕێز دکتۆرە زەکی ئەحمەد پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاریمان کردووە. خاتون بەخێر بێت. سڵامی گەورەتان لێبێ، زۆر سپاس بۆ ئێوەش. بالەوە دەست پێ بکەین نەخۆشی دەردەڕێوی چییە لە ڕووی زانستیەوە؟ یەک دووەم بۆ ناوی دەردەڕێوی ئەم ڕێوی بۆ بەم نەخۆشیە و نووساوە؟ بۆ ئێوە نەخۆشی دەردەڕێوی نەخۆشیەکی تاڕادەیەکی زۆر بڵاوە. ئەم نەخۆشیە بریتیە لە وەرینی بەشێک یا چەند بەشێکی قش لە پێستی سەریا هەر بەشێکی تری جەستە دوایی ئەچمە سەری. ئەم نەخۆشیەکی مەناعیە. مەناعی یعنی چی؟ یعنی بەهۆی تێکچوونی سیستمی بەرگری لەشەوە دروستە بێ. لە حاڵەتی ئاساییە لە کەسێکی ئاساییە ئیشی ئەم خانانە کە پێیانەڵین خانەکانی بەرگری بریتیە لە بەریگریکردن لە خانەکانی لەش دژی دژەتەنەکان یا میکرۆب و بەکتریاکان. بەڵام لە هەندێک نەخۆشی مەناعی لەوانە دەردەڕێوی تەواو کارەکەی پێچەوە نابێتەوە تا ئەم خانەیە خودی خۆی کارەکەی پێچەوە نابێتەوە یەت پەلاماری تاڵەقژەکانەیە ڕەگی مۆکانەیە و تێکی یشکێنێ و پاشان ئەبێتە هۆی وەرینی. ئەم نەخۆشیە وەی کۆی دەردەڕێوی وەڵی زانیاریم نییە، نازانم بۆچی ناوی دەردەڕێوی لە کووردا بە عەرەبی شەر پێوتێ دائثەعلەبە. وەکو شێوازێکی زانستی نییە بڵین ڕوونکردنەوەیەکی زانستی هەبێ بۆ ئەم زاراوەیە. دانی ئەو نییە بڵێ هەندێک نەخۆشی شت هەیە لە پشیلەوە لە سەگ پەیوەندی بە هیچ شێوەیەک بە گواستنەوە نیە، چونکە وەکوتم ئەمە نەخۆشیەکە کە هۆکارەکەی تا ئێستا پاشان باسیەکەی نەزانراوە. نەخۆشیەکی مەناعیە بەڵام ناوەکەی لەوە هاتووە. ئەمە یعنی ڕاستکردنەوەیەکی زانستی نییە کە بڵین لە ڕووی زانستیەوە نەخۆشیەکە ناوی ئەوە بێت. دکتۆرە جۆری هەیە ئەم جۆرە نەخۆشیە؟ ئەم نەخۆشیە 4 جۆری سەرەکی هەیە. باوترینیان کە ئێمە زۆرەی بینین بریتە لە ڕوتانەوەی بەشێک یا چەند بەشێکی پێستی قش کە بە شێوازی بازنەیی یا بە شێوازی هێلکەیی ئەڕوتێتەوە. ئەمە زۆرترین جۆریانەکە ئیبینین ئەکرێت لە پێستی سەرابێت یا لە پیاوانە لە ڕیش و سمێڵیانە بێت. دووەم جۆر کە هەمانە نەخۆشەکە تەنها برژانگ و برۆکانی ئەڕوتێتەوە. سێم جۆر هەموو قژی سەری ئەگوازرێتەوە. چوارم جۆر سواز بخوا کە زۆر بڵاو نییە، ئەمە هەموو مووی لەشی ئەڕوتێتەوە، یعنی سەری برژانگ و برۆکانی هەموو بەشەکانی تری جەستەی بە تەواوی ئەڕوتێتەوە. بۆی هەیە کەسێک جۆرێک یا چەند جۆرێک لە دەردەڕێویەکەی هەبێ لە هەمان کەسە. ئەو بپرسم ئەم جۆرانە بە گوێری چی ئەگۆڕێت لە کەسێکە؟ هیچ هۆکارێک نییە لە پشتەوە. ئیتر چونکە نەخۆشیەکە نەخۆشیەکی مەناعیە هەر کەسە و بە جۆرێکی گرێ، ینی ناتوانین بڵین هۆکارێکی ئەمە بوو بۆ شێوەیە گرتوێتی یەکێکتر بە شێوەیەکی تر گرتوێتی. باش ئەم مووە کە هەڵ ئەوەرێت جا چ لە قش بێ چ لە برۆ بێ لە ڕیش بێ یا لە جەستە بێ ئەم وە هەتای شوێنەکەی ئاوا ئەبێت نایەتەوە یان دێتەوە بەڵام وەکو بڵێ کاتی ئەوێت؟ نه، ئەمە بەپێی کۆرسی نەخۆشیەکە ئەگۆڕێ. کۆرسی نەخۆشیەکە بە تەواوی ئەگۆڕێ لە یەکێکەوە بۆ یەکێکتر. نەخۆشمان هەیە هەر زووزووەڵێ دکتۆرە پەڵەیەک لە مووی قژم وەریەوە و پاش ماوەیەک خۆیەتەوە. نەخۆشیشمان هەیە ئەبێ بە درێژخایەنتیایی، یعنی زۆر جار عیلاجی شیەکەی هێشتاکو وەکو پێویست چارەسەر نابێت، یعنی بە تەواوی چووکە وەکوتم نەخۆشیێکی مەناعیە تەواو کۆرسەکەی لە یەکێکەوە بۆ یەکێکترە گۆڕێ. بەڵام لە هەندێک لە کەسانە یعنی ئەم جۆرە دەردەڕێوێت زیاتر ئەمێنێتەوە. بۆ نمونە لەوانەی نەخۆشی داونیان هەیە، بۆ نمونە هەندێک جۆری دەردەڕێویمان هەیە کە ئێمە پزیشکان دیاریەکەین بەشی پشتەوەی سەرە یا بەشێکی جسمیانە کە هەموو جسمی دەست پێەکە. تۆزێ ئەمانە کۆرسەکانیان یا درێژخایانە یا چارەسەریان تۆزێ قورسە. لە هۆکارەکانە باسی مەناعات کرد. بەڵێ کەیتر هەیە مەسەڵەن زۆر معارض بێ بۆ ئەمە بەدەڵەکەم زۆر جەباز لەوە دەکە کە کەسێکی بێ زۆر قەلق بێت، دڵڕاوکی زۆری هەبێت تووشی ئەم جۆرە نەخۆش. بەڵێ بە شێوەیەکی گشتی هۆکارەکەی نەزانراوە، بەڵام چەند هۆکارێ هەن کە ئەبنە زیاتر دەرخستنی ئەم دەردەڕێوێ لە کەسێک وەک لە کەسێکی تر.
بۆ نمونە هۆکاری بە ماوەی بەشی خۆی کاریگەری هەیە لەگەڵەوە شامە نەخۆشیێکی مەناعیە ئەگەر لە خێزانەکە یەکێک یا کەسێ زیاتر ئەم نەخۆشی هەبێ احتیمالە کەسانی تریشیان توش ببن. دووەم یا ئەو نەخۆشیە مەناعیانی تریان هەبێ جۆر مەجموعەیە نەخۆشیمان هەیە لە زانستی پزیشکیە پیانڵی نەخۆشیە مەناعیەکان یعنی دژە بەرگریەکان بۆ نمونە شەکرەی جۆری دووە بۆ نمونە ئێگزیما و ڕەبۆیە یا نەخۆشی مەناع خوێنەکانە یا جۆرێک غودەمانەیە کە پێڵین غودەی دەرەقی هاشیمۆتۆ کە ئەمە تایبەت غودەیەکی مەناعیە ئەمانە زیاتر چۆنەڵی ئێماڵین لایە بڵن زیاتر بنەهۆی ئەوەی کە نەخۆشیەکان تیا دەرکەوێ سترێس و قەلەقیش بۆ هەموو نەخۆشیەکانی جەستە کاریگەرێکی خراپی هەیە بێگومان ئەمەش بە هەمان شێوە تەسیری تێیەکە بەڵام ناتوانین بڵین هۆکاری سەرەکی دەرکەوتنی نەخۆشیەکەیە یعنی ئەم نەخۆشیە خۆی دروستە بێ پاشان ئەمە زیادیەکان دەرکەوتنەکەی. باش دکتۆرە ئەم نەخۆشیە گوازراوێ لە نێوان تاکێ بۆ تاکێت بۆ نمونەگەل لە ماڵێکە کەسێک تووشی بوو ئەندامانی دیکەی خێزانەکە تووشێ بدانی گوازراوە یان ئەمە یەک دووهەم شوێنەکەی وەکو بڵێ ئازار خوراندن حساسێت ئەم بابەتانی هەیە یان نا؟ بەڵێ حەزەکەم بەنسبەت گواستنەوە لێرە دوو تێبینی گرنگ وەکو پزیشکێکی پێست بخەمە ڕوو کە بەڕاستی زۆر ناڕەحەتمانەکە لەسەر نەخۆشیەکانی پێست لەبەرەوەی پێست ئاوێنەی لەشمانە تەبعەن بە تایبەتی ئەگەر لە قژ و دەموچاوا بێ هەموو نەخۆشیەکان دەرەکەون وەکو نەخۆشی دڵ و نەخۆشیە باتنیەکان نییە کە تۆ ئەم نەخۆشە ئەو نەخۆشی هەیە بەس من و تۆ نایبینین وە هەندێک نەخۆشیمان هەیە کە زۆر بڵاون لە پێستا ئەمە لەواچێت تۆزێ بە دوور بێ لە بابەتەکەمان بەس باڕوونی کەمەوە بۆ منە دەردەڕێوی وەکو خۆم باسیەکەم بۆ منە بەڵەکی بۆ نونە سەدەف ئەم نەخۆشانە زۆربەی کات داماوە لە دەموچاویانە دەرەکەوێت یعنی تکایە بە جۆرێ سەیریان مەکەن کە بخۆیان بە نامۆ ببینن بە هیچ شێوەیەک ئەم نەخۆشیانە گواستراوە نین و لە سایە هەشتای نەخۆشیەکانی پێست گواستراوە نییە لەبەرەوە باترسیان بۆ دروست نەبێت چکە زۆر جار دایکەکە مناڵەکەی ئێهێنێ ئەوەی خەمی ئەوەیەتی مناڵەکان گاڵتەی پێ بکەن یا مامۆستا بۆ نمونە نازانێت مامۆستا ئەبێ ئیلا پزیشکێک قەرار بە بڵە مامۆستا دکتۆرە ئەگوازرێتەوە بۆ مناڵەکانی تر ئەمانە بە هیچ شێوەیەک ناگوازرێنەوە. دووەم خاڵیش تکایە لیان مەپرسن بۆچی چونکە تۆ کاتێکێکە بینی دەردەڕێوی هەیە تۆ پەڵێ لە قژی ڕووتاوەتەوە یا دەموچاوی بەڵەکیەکی هەیە دڵنیا بۆ کەسە خۆی حتمما چووە بە دوای خۆیە و چۆ بۆ لای پزیشک بۆی چارەسەر وەرگێت چونکە تۆ لێرەیە ئەوەنەی تر بارە دەرونیەکان خراپەکەی ئەم پرسیارکردنە ئەگەر لە دڵسۆزی تایە بەتەنیا بۆ نمونە تۆ پزیشکێک ناسی کە لای ئەم چارەسەر بۆ ئەمانە بەتەنیا ئامۆژگاری بکە و ڕێی نیشاندا ئەگەر نا پێویست ناکاتەوە هەموو کاتێ پرسیاری لێ بکەی بڵێ بۆچی چووکەم بۆچیە حاڵەتەکەی لا قورسترەکە بەنسبەت نیشانەکانی دەردەڕێوی بە تەواوی بێنیشانەیە واتە تەنها وەرینی قژەکەیە نە خورانی هەیە نە سووربوونەوەی هەیە نە ئازاری هەیە بۆیە لێرەیە هەندێک نەخۆشیمان هەیە کە هاوشێوەی دەردەڕێوین بۆیە کە یەکێک پێی ئەڵێ دەردەڕێوی بە شێوازێکی بازنەی قژیوەریوە شەرنی هەموو کاتێ دەردەڕێوی بێ چۆ چەند هاوشێوێکمان هەیە یەکێک لەوانە کە ڕووی قژمانەیە کە ڕووی جۆرێک لە کەڕووی قژمانەیە کە بە تەواوی بە شێوازی بازنەی دەرەکەوێ بەڵام چۆن ئێمە وەکو پزیشکان چۆن جیاکەینەوە خورانی لەگەڵا کڕێژی لەگەڵا زائیدەن هەندێک جار جەراعەتێکی شەکە یا حاڵەتێک تر کە زۆر باوە بە تایبەتی لە کچانی تەمەن 6 بۆ 12 ساڵ پێڵین ترایکۆتیلۆمانیا ئەوەیە کە مناڵەکە ڕۆژانە لا ئیرادی چەند تاڵێ لە قژی دەرێنێ کاتی دایکەکە ئیهێنێ بۆ لای ئێمە قەلەقە لەوەی کە ئەمە لەوانەیە دەردەڕێوی بێ چکە بە شێوازی بازنەی ڕۆژانە بەبێ ئەوەی مناڵەکە ئاگای لێبێ دەرونیان ئاگای لەوە بێکەم ئیشاکە ئەم کاراکات و ئێمە کاتێک کە ئیبین وەکو پزیشکی پێز ڕاستە خۆ ئەزانین کە ئەمە ترایکۆتیلۆمانیا ینی ئەمە جۆرێک حاڵەتی دەرونی مناڵەکان هەندێک جار تەواو نییە بۆ شێوەیە دەریەبڕین ئەزانین کە ئەوەیە و دەردەڕێوی نیە یا نەخۆشی ترمانەیە هەر مەناعیە لە پێستی سەرەکایە ڕوئەیە و دەردەڕێویش نیە و بۆ شێوازش دەرەکەوێ بەڵام ئەوە لای پزیشکی پسپۆر جێ ئەکرێتەوە کە ئەمە دەردەڕێویە یا نەخۆشیێکی ترە. زۆر باشە دکتۆرە سەبارەت بە تەمەن و ڕەگەزەکان جیاوازی بێت تەمەنە چۆن دەردەڕێوی نەخۆشی هەموو تەمەنەکانە بەڵام بە شێوەیەکی تایبەت لە مناڵان و گەنجانە ڕوئەیە وەکو ڕەگەزیش بە تەواوی یەکسانن هیچ کاتێ ناتوانین بڵین کام ڕەگەزە زیاتر لەوەی ترەیگرێ هەردووکیان یەکسانن. سەبارەت بۆی کە بورەکەدانا ئەوەی کە دروستە بێت لە کتوپڕ دروستە بێ ئەم پەڵەیە لە بە قژە بە شوازی بازنەیان کەمکەمە و ئەم قژە هەڵەوەرێ
وڵی چەند جۆرێکی بەڵام زۆربەی کات لە کتوپڕ دروستە بێ زۆربەی کات لە کتوپڕ دروستە بێ هەندێک جار سپی ئەبێ یەکەم جار سیرەکەی پەڵەکە بە شێوازی سپی دەرەکەی و پاشان مۆگەش دیار نییە بەڵێ پاشان ئەکەوێ یەکەم جار سپیە بێ ئەنجا ئەکەوێ نەخۆش هەیە ینی ئەمە حاڵەتەکە دەگمەنە بەس شەو عیبینیە بەیانی مەجموعەیەکی زۆری وەریوە یا جاری واشە وردە دەستپێکە تاگاتەوەی بە شێوازی بازنەی دەربکەوێ و نەخۆشەکە هەندێک جاریە لە دکتۆرە هەستم پێ نەکردووە بەڵام لەسەر تاشخانە بووم حەلاقەکە و توێتی ئەو پەڵەیەت هەیە چونکە تەواو بێ ئازار و بێ نیشانەیە ئەگەر قژەکە پڕ بێ نابیندێت ئەگەر لە سەرا بێ هەر درەنگتر هەستی پێکرێ مەگە سەرچاکردن و سەرچاکردن بەس ئەگەر لە ڕوخسارا بێ ئینسان ڕۆژانە سریاوێنەکە هەستی پێکە دکتۆرە پرسیارێکی گرنگ هەچەنە بڕوان ناکەم ئێوەی پزیشکانی ئەوەی کە لەسەر بابەتی کیمیایی ئەڕوان زۆر کۆک بن لەسەر ئەمە بەڵام تا چەند چارەسەرە سروشتەکان وەکو بۆ نمونە باس لە سرکەی سێ و لە ئاوی پیاز لە کۆمەڵک بابەتی دیکە زەیتەکان ئەمانە ئەکرێ بۆ چارەسەری جگە لە دوای بینە سەر چارەسەری بگشتی بەڵام ئەم چارەسەرە سروشتیانە تا چەند ئێوە کۆکن لەگەڵی وڵی ئێمە وەکو پزیشک چونکە هەمیشە پشت بە توێژینەوە زانستیەکانە ئەبەستین لە چارەسەری نەخۆشیەکانە حتمما زۆر بڕۆمان بەوانە نییە زۆر جار نەخۆشەڵێ فلانشتم بەکارێنە احتیمالە باشیش ببن بۆ دوای لە چارەسەرەکەی باس یەکەم ئەم نەخۆشانە هەندێکی هەر خۆیان باشە بنەوە سواز بخۆ یعنی بەبێ ئەوەی هیچ چارەسەرێ بەکاربێنێ خۆی چاکە بێتەوە لەواچێ ئەمانە پێویستیان بە توێژینەوە هەیە یعنی ئەمە نەخۆشیێکی مەناعیە چونکە نەخۆشیێکی بڵاوە بەردەوام دەستگای خواردن و دەوای ئەمریکی لە هەوڵی دۆزینەوەی چارەسەری تازەیە چکە بەڕاستی زۆر خەرک پەرۆشە بۆ ئەوەی ئەم نەخۆشیە چارەسەر بکە بەڵام وەکو گژوگیا و داو دەرمان بەخوا ئێمە وەکو پزیشکانی پێست هیچ ناڵین ئەوە بەکاربێنن بگرە زۆر جار ئەم سیروشتێکی کە بەکارێنن هەر خودی خۆی لەوێ ئیلتیهابات و ئین دروستەکە تێگەی ئێمە زۆر ڕێنمایی نەخۆشەکان ناکەین چکەوەی ئیشی پزیشک نییە بەڕاستی دروستبوونی یەک پەڵەت وە لەگەڵ یا قەلەقی و دڵڕاوکیەکی زۆری ئەم کەسە ئەبێتەوە هۆکاریەوەی کە چەند پەڵێکی دیکەش دروست بێت لەو شوێنەدا بەڵێ بێگومان چکە ئەمە وەکوتم تێکچوونی سیستمی بەرگری لەشە بەرگری لە شیش ینی تۆ ئەزانی ئیتر چ خۆراک بێت سترێسێکی زۆر بێ کە مەناعی لە شتێک چوو حتمما ئەمە چکە مەناعیە زیاتری ئەکا بۆ ئێمە نەخۆشەکان زۆر جار پیانەڵم لە پیاوان بۆ نموناڵە دکتۆرە ئێمە کێشەمان نەخۆشیەکە نییە ئەوەی کێشەمان ئەوەی ئەوە لێمانە پرسن ئەڵم ڕیشتان پتاشن ئەم ماوەیە لە بەرەوەی دەرنەکەوێ یا بە شێوازێک قشتان ببڕن ئەوەی ئەگەر بچووک بوو دێرنەکەوێ زۆر جار چکم مناڵ بە تایبەتی لە مناڵانە بەڕاستی زۆر مشکیلەیە کە مناڵی ترگاڵتەی پێەکان یا جۆرێ سەیریەکەن ئەمەش قەلەقیەکی بۆ دروستەکات دیسانەوە بۆ نەخۆشیەکەی باش سێرە بۆ زیاتر لە مناڵانە ئەمە بێت هیچ هۆکارێکی دیکەیەگە ناوەڵا هۆکاری دیە مناڵ و گەنج چکە لەبەر ئەوە شەکە لەم تەمەنەیە سیستمی بەرگری زۆر بەهێزترە وەکو لە تەمەنێک کە پیر بێت باش دکتۆرە ئەمەژەش پێ کرد پێست ڕوبەڕووی چەندین نەخۆشیە بێتەوە و پێستیش خاصن ئێستا لەم زروفەیە زۆر ئیحتیمامی پێدرێت چکەی تر لە ڕووکاری دەرەوەی یەکەم شتێک کە ئەبینرێ پێستە لە مرۆڤ جیاوازی لە نێوان دەردەڕێوی و سەدەف و نازانم ئەگزیما و ئەم بابەتانە خەڵک چۆن جیان کاتەوە ئەمانە چینیان ئەگەر پێشی بچێتە لای دکتۆریا با بڵێن ئەگەر بهاتە لای پزیشکێکی پسپۆڕی وەکو جەنابتان ینی بە چ ڕێگەیەک ئەو فەحسانە ئەو تاقیکردنەوەی کە دەستنیشانەکرێ ئەمە دەردەڕێویە ئەمە سەدەفە ئەمە ئەگزیمای ئەمە چییە؟ بڵێ پێش هەموو شتێ بە نیشانەکانی نیشانەی بۆ نە سەدەف ئەگەر بمانێ بەرنامەی لەسەر بکەین دووسێ بەرنامەیەوێت چونکە سەدەف نەخۆشیێکی زۆر بڵاوە لە 130 مجتەمع هەیەی و تەواو جیاوازە لە دەردەڕێوی سەدەف کڕێژ و سووربوونەوەی پێستە یعنی مەجموعەیە سیستم و نیشانی خۆی هەیە دەردەڕێوی تەنها تایبەتە بە قش تەنها قژوەرینە بەڵام سەدەف لە قژ ئەیە لە پێستی دەموچاوەیە لە پێستی لەشەیە بە تەواوی جیاوازە لە ئەوە ئێگزیماش هەر خۆی شتێکی تر ئێگزیما کۆمەڵێ جۆری زۆری هەیە کە بە خورانێکی زۆر جیاکرێتەوە لە نەخۆشیەکانی تر و سووربوونەوەیەکی زۆری هەیە جۆری زۆر ینی ئەمانە نەخۆشەکەیە بێ ئەوەیە گوێ لە بەرنامەکان بگرێت کە پزیشکان باسی ئەوەکەنەوەنی هەر تەوەرە و پزیشکەکان باسی شتێکەکەن یا ئەبێ بێ بۆ لای پزیشکی پسپۆر بۆی تەشخیص بکرێت کە ئەمە نەخۆشیەکەی چییە؟ قسەیەکت کرد دەردەڕێوی
ئەتوانین بڵین نەخۆشیێکی پێستیە یا تایبەتە بەس بەموو بەس بەموو يعني تایبەتە بەس بەموو بە هیچ پێستۆنیە نیە؟ نەخێر پەیوەندی بەس بەو شوێنانەوێت تەنها پێ نەخۆشی ڕەگەمۆکانە تەنها لەسەر ڕەگەمۆکانە کاتە لە هەر شوێنێکی لەشە موو هەبێ احتیمالە ئەم نەخۆشیە ڕووبا بەس وەکوتم بە زۆری لە قژی سەر و لە ڕیش و سمێڵا ڕوئەیە. دکتۆرە دەردەڕێوی و خواردن و خواردنەوەکان هیچ پەیوەندییان پێکەوە هەیە کەسێک لەو ڕێگەیە توش ببێت؟ عادەتەن خۆراکی تەندروست بۆ هەموو جەستەوە بۆ هەموو نەخۆشیەکان زۆر باشە، ینی کۆمەڵە ئەو خۆراکانی کە تەندروستن کاریگەریەکی ئیجابیان هەیە بۆ هەموو نەخۆشیەکان وە پێچەوانەشەوە. بەڵام وەکو ئەوەی بڵین دەردەڕێوی خۆراکێکەیە گەر نەخۆشەکە بیخوا پێی باشترە بێ تا ئێستا هیچ توێژینەوەیەک لەسەر ئەوە نییە. بەڵام بۆ نمونە ئەو خۆراکانی کە مەناعەی جسم بەرزەکەنەوە لەوە ئەچە کاریگەریەکی باشیان هەبێت زۆریش نابڵم ئەمە توێژینەوەشتی زۆر لەسەر کراوە بۆ نمونە زینک و ماسی و پرۆتینەکان و چرەساتەکان کە بڕێک مادەی زۆر باشیان تایە ئەمیش لە ڕوانگەی بەرزکردنەوەی مەناعی کەسەکە نەک خودی چارەسەرکردنی نەخۆشیەکە. زۆر باشە بینە سەر چارەسەریەکان بە شێوازێکی گشتی چەنە ینی بەش باسیکردن، بەڵام چارەسەریەکان بە گشتی لای ئێوەی پزیشکی پسپۆر و ئەو کۆرسانەی کە دەدرێن بە نەخۆش چی؟ بەنسبەت چارەسەرەکەی وەکو یەکەم جار وتم هەندێک کەسمان هەیە خۆی چاکە بێتەوە، ئەمانە ماوە دروستە بێ لە دکتۆرە لێرم باشە بێ شوێنێک ترم هەڵایەتەوە ئیتر ڕاهاتوم لەگەڵی خۆی بەناعی خۆی دیسان زیندووە بێتەوە و چارەسەریەکە. ئەوانەی تر بەپێی تەمەنەکە ئەگۆڕێ بەپێی شێواز و جۆرەکەی و چەندێکی لەشی گرتوتەوە. عادەتەن ئێمە یەکەم شت گرنگترین شت ئەوەیە کە نەخۆشیەکە بۆ چارەخوازەکە ڕوون بکرێتەوە و پاشان دوورکەوێتەوە لە سترێس و درەڕاوکێ قەناعەت بۆ بکە کە ئەم نەخۆشی هەیە و ئینشاءالله شیفاشی هەر لای خوای گەورەیە. ئەگەر چەند پەڵەیەکی کەم بوو لە گەنجانە بە تایبەتی باشترین شت دەرزی ستیرۆیدە، واتە دەرزمانەکە دەرزیەکە لەو شوێنە ئەین کە دەردەڕێویەکەی هەیە تەنها لەو شوێنە، یا ئەو تا هەندێک جار لە مناڵانە مەرحەم و لۆشن بەکارێنین هی کۆرتیزۆنن، ئەمانش کاریگەریەکی باشیان هەیە. ئەگەر نەخۆشەکە بەمانە ئیسیجابەی نەیە ئەچینە سەر شتی قورستر لە شێوازی حەب بۆ منە بە تایبەتی ئەگەر بەشێکی زۆری جەستەی گرتی بێتەوە و خۆشبەختانە الحەمدولله ڕۆژانە دەستگای دەوا و دەرمانی ئەمریکی لە دۆزینەوەی چارەسەری تازەیە. ئێستا تازەترین چارەسەر کە دۆزراوەتەوە عیلاجێکی بایۆلۆجیە، زیاترینەکان بەرەو ڕۆشتن بەرەو عیلاجە بایۆلۆجیەکان کە بەپی توێژینەوەکان بێ سواز بخوا عیلاجێکی تاڕادەیەکی زۆر باشە ناوی بارسیتینی بە ئینشاءالله بەشکم لە داهاتووە بگاتە کوردستان و نەخۆشەکانیشمان بتوان ئیسفادەیەکی باشی لێ بکەن ئینشاءالله. زۆرێک کەس هەیە بەتایبەتەوەی کە چاندنی قژەکە دوای چاندنی قژ دوای مودەتێک پلازما و میزۆ نازانشتانە بەکارێنێ، ئەمە کاریگەری بێت لەسەرەوەی کە ئەم قژە بەقوت بە تووشی ئەم نەخۆشیە نەبێت؟ ناوەڵا بە هیچ شێوەیەک بەس کاتێکەیە کە دەردەڕێویەکە ئەگرێ ئێمە وەکو وتم یەکێ باشترین چارەسەرەکان ئەو دەرزیە دەرزی کۆرتیزۆنە کە لە خودی ئەو شوێنەیەن. هەندێ دراسات هەیە کە پاڵپشتێکی گەوران نییە کە پلازما ئەگەر لەگەڵ ئەو دەرزیە بکرێ ئیسفادەی هەیە بۆ چاکبوونەوەی دەردەڕێویەکە. ئینا خودی خۆی کە ئەمانە بکەی بە هیچ شێوەیەک علاقەی نییە چونکە من نەخۆشیێکی مەناعیە خۆی دەرەکەوێت. دکتۆرە باس لە کرێماتەکانە باس لە دژەخۆریش ئەکرێ لێرە و لەوێ دەوترێ ئەو شوێنەی کە تووشی ئەو دەردەڕێویە بووە ئەکرێت دژەخۆریشی بۆ بەکاربێنی وەکو چارەسەرێک. ئەمە یەک دووەم مووی ئەو شوێنە دێتەوە یا نایەتەوە ئیتر؟ وەکو دژەخۆر هیچ کاریگەریەکی نییە لەسەری، یعنی تۆ مەگەر ئەوەیە بۆن منە لەسەریە مۆکەی پێوە نەماوە بۆ ئەی نەسووتێت تۆ ئەم دژەخۆرەی لێ ئەی مۆکانیش بڵێ زۆر زۆر جوان وەکو جارانیەتەوە، بەڵام بیدایەت یا بەسپیەتەوە مۆکە لە زۆر نەخۆشە یا زۆر تەنک و لاوازە. بۆی ئەمە لەو کاتانەیە عیلاجی تۆنیکیانینێ عیلاجیانینێ بۆی ئەو موانەکەیەنەوە هەم ڕەش و ئەستور و تاڵەکانی وەکو تاڵەکانی پێشووی لێبێتەوە. ئەگینا هیچ کاریگەری کە چاک بۆەوە هیچ کاریگەریکی لاوەکی نییە الحەمدولله. وڵا ئاماژەت بە شتێک کرد ئەوانەی کە زووتر قژیان سپی ئەبێ لە هەردوو ڕەگەز ئەوانیش تووشی دەردەڕێوی ئەبنیان بەس بۆ مووی ڕەشە؟ نانا هیچ پەیوەندیکی بەوە نییە، زیاتر بۆ مووی ڕەشە بەس پەیوەندی بۆ نییە کە زوو سەری سپی ببێ زیاتر تووشی دەردەڕێوی بێ ناو توش نەبێت. بەڵێ ئەگەر مووی سپی بوو قژی سپی بوو توش نابێشتی وا هەیە؟ نا لە قژی سپیان نەمبینیوە دەردەڕێوی هەر لە ئەوە کەسانەیە کە چونکە لەبەرەوەشە زۆربەی کات لە مناڵان و گەنجانە بووی ئێمە زۆر کەم بەرچاومان کەوتووە نەخۆشیێکی بە تەمەن و بە ساڵات و بێ بڵێ دەردەڕێویمەیە چونکە هەموو نەخۆشیە مەناعیەکان نەک دەردەڕێوی
لە مناڵ و گەنجەکانە زۆرترۆک و لۆی لە تەمەنەکانی ترە. واتە زۆ گرنگە لە کۆتایە لە هەموو تەمەنێگا زۆر گرنگی بە بەرگری جەستە بدرێنەوەی کە هەر نەگە و نەخۆشیە زۆری نەخۆشیەکانی دیکەش بە دووربینلی. بەڵێ شتێکی دیکەم نەوەگەکدانا نەوەڵاگەر شتێک خۆ دوست بێتت بێڵی لە خزمەتین. نەوەڵا هەرو دوو خاڵە بوو کەڕوونم کردەوە کەوتم پێیان مەڵێن بۆ چیوان کە بەڕاستی ناڕەحەتە بن زۆر و ئەمەلیان بەخوای گەورە هەبێ هەموو نەخۆشیەک شیفای هەیە. زانیان باش بێ بەرامبەر بەخوای گەورە بە تایبەتی لە نەخۆشیە مەناعیەکانە چکەم نەخۆشیانە وەکو پێم وت زۆر جار هەر خۆی چاکەوێتەوە پێویست ناکات دەوروبەریش زۆر ناڕەحەتیان بکەن دایکەکان ئەوەنە بۆ خۆیان بۆ خەڵک نەژین یعنی ئەم خەڵکەکەیە بۆ لای ئێمە ئەوەنەی خەمی ئەوەیەتی خەڵک پێی ئەڵێ بۆچی واولاتوە خەمی نەخۆشیەکەی خۆی نییە بەڕاستی یعنی تکایە مراعاتیان بکەن ینی ئەو نەخۆشانە لە حاڵەتێکی دەرونی جێگیرانی کاتێک تۆ پێی ئەڵێی خراپتری یەکەی بە تایبەتی مناڵان شارێکی تەندروست کۆمەڵگای ڕاست کاتی دیاریکرا هەیە کە چاک بێتەوەم کەسانی ئەوەندە مدەت ئەوەندە ڕۆژ لەوانێ چاک بێتەوە نەوەڵا کۆرسەکەی زۆر جیاوازە بەڵام ئێمە کە ئیلاجی جەساتی مانگانیان بۆکەین مانگی جارێ بۆیانەکەین چونکە زۆر کات لە خلالی مانگەکەیە ئەبێ وردە دەست بە هاتنەوەیە بکە ئەگەر لەو جۆرانە بێ کە ئیستیجابەی هەیە چونکە هەندێک نەخۆشمان هەیە ئیستیجابەی زۆر باشە هەندێکشمان هەیە ئیستیجابی باش نییە بۆ عیلاج لەبەرەوە تەواو جیاوازە لە یەکێکەوە بۆ یەکێکتر. زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆرە زەکی ئەحمەد پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاریە سپاس بۆ ئێوە زۆر سپاس مەمنون.